نهێنیەکانی هەوڵی ئەمریکا بۆ یەکخستنەوەی هێزی پێشمەرگە و بەڵێنەکانی بارزانی و تاڵەبانی. مەسعود بارزانی و جەلال تاڵەبانی لەبارەی یەکخستنی پێشمەرگە چ بەڵێنێکیان بە ئەمریکادا. بە گوێرەی بەڵێنەکە دەبووکەی هێزی پێشمەرگە یەک خراپایەوە. ژمارەی ڕاستی پێشمەرگەکانی یەکێتی و پارتی چەند بووە و چ ژمارەیەکیان بۆ بەغدا ناردووە؟ بۆچی ئەمریکا گومانی لە بەنیشتیمانیکردنی هێزی پێشمەرگە هەبووە؟ بەپێی دوو بەڵگەنامەی جیای ویکیلیکس لەلایەن باڵیۆزخانەی ئەمریکا لە بەغداوە نووسراوە، ئەوێ نەکردوویەتی بە کوردی. لە ساڵی 2006ەوە بەرپرسە ئەمریکیەکان هانی یەکێتی و پارتیان داوە کار بکەن بۆ دروستکردنی هێزێکی نیشتیمانی و هێزی پێشمەرگە یەک بخەنەوە. پێشیان وا بووە ئەو هەنگاوە پێویستی بەڕێ و شوێنی ڕێکوپێک و سیاسی هەیە. لە یەکێک لە بەڵگەنامەکاندا جەلال تاڵەبانی و مەسعود بارزانی ڕەزامەند بوون بەو داوایەی بەرپرسانی ئەمریکا و باسییان لەوە کردووە لە کۆتایی مانجی ئابی 2006 بەنیازم پلانێک پێشکەش بکەن بۆ یەکخستنەوەی هێزی پێشمەرگە لە ژێر یەک فەرماندەییدا. هەروەها وا لەو هێزەیە گرتووە بکەن سەربەخۆ بێت لە دەسەڵاتی هەردوو حیزب، بەڵام بەرپرسە ئەمریکیەکان گومانیان هەبووە لە هەنگاوێکی لەم شێوەیە و دەڵێن پێشمەرگە لە ڕووی ڕێخستنەوە یەک دەگرێتەوە، بەڵام کۆنتڕۆلی سیاسی پێدەچێت لەسەر بنەمای حیزبی بێت. جێی باسە تا ئێستا هەریەکە لە بەریتانیا و ئەمریکا دەستبەرداری هەوڵەکانیان نەبوونە بۆ یەکخستنی پێشمەرگە، ئەگەرچی لە چەندین بۆنە بێئومێدی خۆشیان لە سەرگرتنی ئەو هەوڵانە پیشانداوە. چەند بەڵگەنامەیەک دەخینە ڕوو لەبارەی بۆچوونی باڵیۆزخانەی ئەمریکا لەبارەی یەکخستنەوەی هێزی پێشمەرگە. بەڵگەنامەی یەکەم لە بەڵگەنامەیەکی نهێنی باڵیۆزخانەی ئەمریکا لە بەغدا هاتووە سەرکردەکانی کورتاوتوی پێشمەرگە و پاکەکە دەکەن لەگەڵ باڵیۆز. مێژووی ئەم بەڵگەنامەیە دەگەڕێتەوە بۆ 22 ئابی 2006 لە زنجیرەیەک کۆبوونەوەی لاوەچیدا لە مەراسیمی 60مین ساڵی یادی دامەزراندنی پارتی دیموکراتی کوردستاندا لە هەولێر لە ڕۆژی 16 ئابی 2006 باڵیۆزی ئەمریکا باسی پلانی یەکخستنەوەی هێزەکانی پێشمەرگەی یەکێتی و پارتی کرد. باڵیۆز قسەی لەسەر هەریەکە لە جەلال تاڵەبانی و مەسعود بارزانی کرد لەبارەی پێویستی بەرەو پێشچوونی یەکخستنەوەی هێزەکانی پێشمەرگەی سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان. تاڵەبانی و بارزانی ڕەزامەند بوون و باسییان لەوە کرد کە لە کۆتایی مانجی ئابی ئەو ساڵەدا بەنیازن پلانێک پێشکەش بکەن بۆ یەکخستنەوەی هێزی پێشمەرگە لە ژێر یەک فەرماندەییدا. هەروەها وا لەو هێزەیە گرتووە بکەن سەربەخۆ بێت لە دەسەڵاتی هەردوو حیزب. هەردوولایان داوای یارمەتیان لە باڵیۆز کرد بۆ جێبەجێکردنی ئەو پلانە لە ڕێگەی ڕاهێنانی هێزێک خراوەکە کە دەبێتە هێزێکی پاسەوانی نیشتیمانی. تاڵەبانی و بارزانی ئاماژەیان بەوەش کرد کە باسی ئەو پلانەیان نەکردووە لە لای حکوومەتی عێراقی و قسەشیان لەسەر ژمارەی ئەو هێزە نەکردووە. سەرکردە کوردەکان سەرەتا پێشنیاری 70,000 پێشمەرگەیان کرد کە پێویستە، بەڵام باڵیۆز پێیوا بوو ئەو ژمارەیە زۆرە بۆ هێزێکی بەرگری هەرێمی کە بخرێتە چوارچێوەی پێکاتەی سوپای نیشتیمانی. بەڵگەنامەی دووەم لە بەڵگەنامەیەکی زۆر نهێنی تردا کە لە باڵیۆزخانەی ئەمریکا لە بەغدا هاتووە سەبارەت بە یەکخستنەوەی هێزی پێشمەرگە، مێژووی ئەم بەڵگەنامەیە دەگەڕێتەوە بۆ 6 تەمووزی 2007. پوختەی بابەتەکە بەم شێوەیەیە: بڕیارە تا کۆتایی ساڵی 2007 هێزەکانی پێشمەرگەی سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان یەک بخرێنەوە. تێبینی یەکێتی و پارتی لە بنەڕەتدا پابەند بوون بەوەی ئەم ڕێکخستنەوەیە تا کۆتایی ساڵی 2006 تەواو بێت. ئەم هەنگاوە پێویستی بەڕێوە شوێنی ڕێکوپێک و سیاسی هەیە. ئەم هێزەیەک خراوە سەرەتا لە هەرێمی کوردستان بڵاوی پێدەکرێت، پاشان لە سەرداوای سەرۆکوەزیران و ڕەزامەندی سەرۆکی هەرێم لە شوێنەکانی دیکەی وڵات جێگیر دەکرێن. پێکاتەی سەرکردایەتی نوێ گزارشت لە هەردوو حیزبە سیاسیە باڵا دەستەکە دەکەن و هەر هێزێکی دیکەش
کە تێکەڵ بە پێشمەرگە بکرێت لەسەر بنەمای ناحیزبی دەبێت. پێشمەرگە لە ڕووی ڕێکخستنەوە یەک دەگرێتەوە، بەڵام کۆنتڕۆلی سیاسی پێدەچێت لەسەر بنەمای حیزبی بێت. ڕۆژی 22 یاری 2007 تیمی ئاوادانکردنەوەی هەرێمی ئەمریکا لە سلێمانی سەردانی مستەفای سید قادر جێگری فەرماندەیی گشتی هێزەکانی پێشمەرگەی یەکێتی کرد. سید قادر باسی لەوە کردووە کە ژمارەی هێزەکانی پێشمەرگەی یەکێتی نزیکەی 50,000 سەرباز و 20 لیوا دەبێت. ژمارەی پێشمەرگەکانی پارتیش هەر ئەوەندە دەبێت، بەڵام لە چەند مانجی ڕابردوو بەرپرسانی حکوومەتی هەرێم بە حکوومەتی عراقیان ڕاگەیاندووە کە تێکڕای هێزەکانی پێشمەرگە 190,000 کەس دەبێت. سید قادر وتوشێتی پێکاتەی فەرماندەیی ئەو هێزەیە خراوەی پێشمەرگە پێک دێت لە هەر یەک لە سەرۆکی هەرێمی کوردستان وەک فەرماندەیی گشتی و جێگری سەرۆکی هەرێم وەک جێگری فەرماندە. جێی باسە بە گوێرەی بۆچوونی چاودێران کە ستاندەر بە دوواداچوونی بۆ کردووە ئەو بەڵگانەی ویکلیکس پیشانی دەدەن بۆ یەخستنی هێزی پێشمەرگە و بەنیشتیمانیکردنی ئەمریکیەکان لە بەرپرسانی باڵای ئەو دوو حیزبە دڵسۆزتر و بەپەرۆشتر بوونە بۆ ئەوەی کوردستان ببێتە خاوەن هێزێکی نیشتیمانی. مەترسیمانەوە و لاوازی ئەو هێزانەشیان هەبووە کە نەتوانێت لە کاتی تەنگژە وەک پێویست بەرگری بکات. دەوترێت ئەگەر ئەو کات پارتی و یەکێتی پلانی ئەمریکایان بۆ یەخستنی پێشمەرگە جێبەجێ بکردایە، لە ڕووی چەک و پێداویستی تری سەربازی و گوزەران دۆخی هێزی پێشمەرگە زۆر بەرەو پێش دەچوو.